ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵ دادوەر سەلاح حەسەن کە بەڕێزیان جێگری سەرۆکی دادگای سلێمانی لەگەڵتان دەبین پێکەوە باس لە بڕیارەکانی دادگا و چۆنێتی و کاتی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگا دەکەین هەر کاتێک بڕیارێک بە یاسایی لە دادگاوە دەردەچێ کۆمەڵێک قسە و ئاسەوار بە دوای خۆیدا بەجێ دەهێڵێ هەر یەکە و بە جۆرێک شیکردنەوە و تەحلیلات بۆ بڕیاری دادگاوە بۆ شێوازی جێبەجێکردنی بڕیاری دادگا دەکەن بۆیە ئەم ئێوارەیە لەگەڵ بەڕێز حاکم سەلاح لەسەر ئەو بابەتە زۆر بە وردی گفتوگۆ دەکەین تاکو بزانین بڕیارەکانی دادگا چۆن دەردەچێ و چۆن دەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەو بڕیارانەی کە لە دادگاوە دەردەچێت لەسەر چه ئەساسێک ئەم بڕیارانە دەردەچێت تا چەند دەستێوەردانی حیزبی لە بڕیارەکانی دادگا دابوونی هەیە سەر بەخۆی و سەروەری یاسا و دادگاکان لە هەرێمی کوردستان تا چەند پارێزراوە کاک حاکم زۆر بەخێر بێی سوپاس بۆ ئەو کات و دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی منەمەوێ سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم کاتێک باس لە بڕیارێکی دادگا دەکەین کۆمەڵێک قۆناغ دەبڕێ ئەم بڕیارە تا دوجار دەبێتە بڕیار و ئیتر قابلی ئەوەیە کە جێبەجێ بکرێ هەر لە مەرحەلەی لێکۆڵینەوەوە تا دەگاتە مەرحەلەی دادگاییکردن و دواتر ئەم بڕیارە دەرەجەی کۆتایی وەردەگرێ بەڵام ڕەنگە لە لای خەڵکی ئێمە تۆزێک لەسەر ئەم بابەتە تێک نەگەشتن هەبێ لەسەر ئەو بابەتە بۆیە دەمانەوێ زۆر بردی بۆمان باسکەی ئەو بڕیارانی کە لە دادگاوە دەردەچێت چۆن دەردەچێت و بە چ قۆناغێکدا تێپەڕ دەبێت. سڵاو لانەخان دەستان خۆش بێ بۆ ئامادەکردنی ئەم بەرنمەیە سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە هەموو بڕیارێک کە لەلایەن دادگاوە دەرەچێت بێگومان کۆمەڵی قۆناغ و کۆمەڵێ ڕێکاری یاسایی خۆی هەیە کە دادگا ئەیگرێتە بەر بۆ ئەوەی بگاتە نتیجەی بڕیارێکی کۆتایی عادیلانە بەنسبەت هەردوو لایەنی دۆسێکە ئەوەشی کە هەموو لایەک ئاشکرایە کە کەسێک ئەچێت سکاڵایەکی یاسایی تۆمارەکە لە بنکەیەکی پۆلیس دوای ئەوەی کە ئەم سکاڵایە سەرەتای دروستبوونی لەوە دەست پێکات سکاڵا لەلایەن کەسێکەوە ئەکرێت کە خۆی بە جێگەی ئەوە دەزانێت کە غەدر لێکراوە یاخود زوڵمی لێکراوە یاخود تاوانێکی بەرامبەر ئەنجام درراوە ئەم کەسە ڕووە کاتە بنکەی پۆلیس دوای ئەوەکە ئەم بنکەی پۆلیسە ئەوراقەکانی بۆ ڕێکەخرێت دەچێتە لای دادوەری تایبەتمەند واتە دادوەری لێکۆڵینەوە دادوەری لێکۆڵینەوەش پاش ئەوەی کە وتەی ئەو کەسە وەرەگرێت واتە سکاڵاکات داوای بەڵگەی یاسایی لێکات دوای ئەوەی کە ئەو بەڵگە یاسایانەی لەلایەن دادوەری لێکۆڵینەوە گەڵاڵە ئەکرێت پاشان دادوەری لێکۆڵینەوە بڕیاری دەستگیرکردن یاخود بانگێشکردن بۆ تۆمەتبار دەرەکات ئەو تۆمەتبارەی کە سکاڵاکەی لەسەر تۆبار کراوە لەسەر ئەو بەڵگانەی کە پێشکەش کراوە بۆ دادگا دادوەر بە سەلاحیەتی خۆی بەپێی ئەو دەسەڵاتە یاسایی کە پێی دراوە لەلایەن یاسا بڕیاری لەسەر ئەدات ئایا ئەم تۆمەتبارە دەستگیر کات یاخود زیندانی بکات یاخود بە کەفالەت ئازادی کە بێگومان ئەم قۆناغی کە ئێمە باس یەکەم پێڵەن قۆناغی لێکۆڵینەوە دوای قۆناغی لێکۆڵینەوە قۆناغێکی زۆر گرنگ دێت پێڵێن قۆناغی دادگاییکردن واتە محاکەمە ئەم قۆناغا دوای ئەوەی کە دادوەری لێکۆڵینەوە پاش کۆکردنەوەی هەموو بەڵگەکانی ناو دۆسێکە پاش ئەوەی گوێ لە هەموو لایەنەکانی ناو دۆسێکە دەگرێت چونکە بێگومان ئێمە زانین جەنابشتان نەزانن کە هەموو دۆسەیەک چەندین لایەنی هەیە لایەنی سکاڵاکار لایەنی تۆمەتبار لەگەڵ سکاڵاکار و وتەی شاید زائیدەن وتەی شایدی تۆمەتبار واتە ئەو کەسانێک کە دێنە دادگا هەوڵ ئەدەن مافەکانی خۆیان بسمێنن لە ڕێگەی دادگا لەو کاتەیە دادگا دوای ئەوەی کە هەموو ئەو بەڵگانەی کە خراوەتە ڕوو گەڵاڵە ئەکرێت اینجا بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی ئەو شوێنە بە هەواڵەکردنی ئەو دۆسەیە بۆ دادوەری تایبەتمەند واتە بۆ دادگای تایبەتمەند ئیتر ئەو دادگای تایبەتمەندە یان جینایەتە بێ یان کەت نەبێ بەڵێ جۆن هەبێ باشە کاک حاکم ئێمە دەزانین ئەو کاتی کە دەچینە بەڕێستان باشترە زانن دیارە کە دەچینە قۆناغی دادگاییکردن ئەم دادگاییکردنە یان ئەوە تا حزوریە واتە ئەو کەسەی کە داوا کراوە با بڵێن داوا لەسەر کراو خۆی ئامادەی دانیشتەکانی دادگا دەبێ یان ئەوە تا غیابیەوە تا داوا لەسەرکراو ئامادەی دانیشتەکانی دادگا نابێ و بە غیابی دەڕوە
قۆناغەکانی دادگاییکردن ئەگەر بێت و ئەو کەسە خۆی ئامادە نەبێ بۆ نمونە داوا لە سەرکراو دێتە مەرحەلەی لێکۆڵینەوە تاوا دەبێتە مەرحەلەی دادگاییکردن بەڵام داوا لە سەرکراو ئامادەی دانیشتەکانی دادگا نابێت لەم کاتەدا ئەو ئیجراعاتانە چییە کە دەبێت بکرێت بۆ ئەوەی کە دواتر بە غیابی بڕیار لەسەر ئەو تاوانە بدرێ. بەڵێ سەرەتا دۆسی لێکۆڵینەوە پاشەوەی کە هەواڵە ئەکرێ بۆ دادگای تایبەتمەند ئیتر ئەو دادگایەت تاوان بێیان کەتن بێ دۆسیەکە ئەو دۆسەیە کە نێراوە دیسان سەر لە نوێ دادگا بڕیارەدا بە ئاگادارکردنەوەی لایەنەکان واتە ئەمە قۆناغێکی نوێ دەست پێکات چ سکاڵاکار چ شایەتی سکاڵاکار چ تۆمەتبار چ شایەتی تۆمەتبار ئەبێ دیسان لە بەردەم دادگا ئامادە بن بۆ ئەوەی دادگا سەر لە نوێ دادگاییان بکاتەوە ئەو کاتە ئەو بەڵگانەی کە خراوەتە ڕوو چ لەلایەنی سکاڵاکار چ لەلایەنی تۆمەتبار دیسان ئەبێتەوە مایەی هەڵسەنگاندن و لێکدانەوە و تەحلیل لەلایەن دادگای تایبەتمەند واتە سەرەتای هەموو کارێک لەلایەن دادگای تایبەتمەند ئەوەیە ئاگادارکردنەوە دەرەکات بۆ هەموو لایەنی دۆسیەکە باش چ سکاڵاکار بێت چ تۆمەتبار بێت چ شاید بێ کەواتە دادگایی لە قۆناغی دادگاییکردن دەست پێ ناکە هەتاکو ئەو تەبلیغاتانە تەواو نەبێ واتە ئاگادارکردنەوەی لایەنەکان تەواو نەبێ بەڵام ئەوەی کە جێی ئاماژەکردنە لێرە ئەوەیە هەندێک جار کە تەبلیغەکە دەگەڕێتەوە کە تەبلیغەکە دەگەڕێتەوە بۆ نمونە مبەلیغەکە ئەو کەسەی کە تەبلیغەکەی ناردووە بردووە دەڵێت یان ئەو کەسە لە ماڵ نەبووە یان وتوانە لەم شوێنە نەماوە یان شوێنی نیشتەجێبوونی ئێستا نادیارە لەم کاتەدا دادگا بڕیاری چییە؟ بەڵێ لەو کاتەیە دادگا بڕیاری ئەدات بەوەی کە ئەم کەسە بە غیابی محکەمە بکرێ محکەمە ئەکرێت بە غیابی واتە ئەم تۆمەتبارە دوای ئەوەی کە ڕێکارە یاسایەکانی ئاگادارکردنەوە تەواو بکرێت اینجا لە ڕێگەی دوو ڕۆژنامەی ڕۆژانەوە بڵاوەکرێتەوە ئەو ئاگاداریە ئەو تەبلیغا پاش ئەوەی اینجا دادگایی ئەکرێت بە غیابی واتە هەموو قۆناغەکانی ئاگادارکردنەوە لەبەرەوەی یاسا زەمانەتی داناوە بۆ تۆمەتبار زەمانەتی داناوە بۆ پاراستنی مافی تۆمەتبار ڕاستە ئەم تۆمەتبارە بە ئێمە کە ئەم قسەیەکەین بەبێ جیاوازی ئەو تۆمەتبارە هەر کەسێک بێت سین بێ ساد بێ هەر کەسێک بێت یاسایەکی گشتگیرە کاتێک کە یاسا باسی تۆمەتباری کردووە باسی ئامادەکردنی تۆمەتبار و تەبلیغکردنی تۆمەتباری کردووە بە گشتگیری باسی کردووە کەواتە جیاوازی نییە لە بینی هیچ تۆمەتبارێکە هەموو تۆمەتبارێک لە دۆسەیەکە هەمان یاسا و هەمان ڕێوشێنی بەسەرا جێبەجێ ئەکرێ باشە کاک حاکم ئێمە دەزانین دوای ئەوەی کە بڕیاری دادگا دەردەچێت مودەیەک دیاری دەکرێت بۆ ئەوەی لایەنەکان هەر کام لە لایەنەکان ئەگەر بێت و بڕیاری دادگایان بەدڵ نەبێ دەتوانن بگرن لە بڕیارەکە و مودی یاسایی بۆ دانراوە ئەو کاتێک کە بڕیاری دادگا بە غیابی دەردەچێت چ مافێک دەدا بە داوا لە سەرکراو کە بڕیارەکە بە غیابی دەرچووە بۆ ئەوەی کە ئاگای لە دەرچوونی ئەو بڕیارە بێ و مافی ئەوەی هەبێت کە تەعن لە بڕیارەکە بە ئایا کە ئەم بڕیارە لە دادگاوە دەرەچێ دواتر بە چ ڕێگەیەک داوا لە سەرکراوی پێ ئاگادارەکرێتەوە بەڵێ پرسیارەکەت زۆر لە جێی خۆیەتی لانەخان بەڕاستی ئێمە ئەوەی کە ئەمڕۆ ئەو ڕێکارانی کە ئەمڕۆ دادگا جێبەجێ کات لە دۆسەکانە ئەوەیە ئەم تۆمەتبارە هەرچەندە غیابی بووە هەرچەندە ئامادە نەبووە لە بەردەم دادگا بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو ئاگادارکردنەوەی لە ڕێی دوو ڕۆژنامەی ڕۆژانەی ناوخۆ بڵاوەکرێتەوە دوای ئەوەی کە ئەم دوو ڕۆژنامە ناوخۆیە کە بڵاوی ئەکاتەوە ئاگادارکردنەکە بەس تەنهانەت بۆ ئەوەیە کە ئەم تۆمەتبارە ئاگادار بێ کە سکاڵایەکی لەسەر کراوە دوای ئەوەی کە قۆناغەکانی دادگاییکردن تەواو ئەبێ دیسان دادگا ئەو بڕیارەی کە ئەیدا دیسان لە دوو ڕۆژنامەی ڕۆژانە بڵاوەکرێتەوە واتە دوو جار ئاگاداری تۆمەتبار ئەکرێتەوە بە دوو ڕۆژنامەی ڕۆژانە یەکێکیان ئاگادارکردنەوەی ئاگادارەکەیەتی واتە تەبلیغەکەیەتی دووهەم قۆناغی بڕیاردان ئەو بڕیارەی کە دەرەجستە دەرحەق بەم تۆمەتبارە لە دوو ڕۆژنامەی ڕۆژانە بڵاوەکرێتەوە کەواتە هیچ بیانوویەک هیچ سەغرەیەکی یاسایی نامێنێ هیچ کەمکورتێک نامێنێ بۆ تۆمەتبار کە ادعای ئەوە بکە من ئاگادار نیم باش کەسێک تۆمەتبارێک ئاگادار نەبێت لە ئاگادار نەبێت لە تەبلیغێک کاتێک کە تەبلیغ ئەکرێت کاتێک کە لە قۆناغی لێکۆڵینەوە لە قۆناغی دادگاییکردن لە دوای دوو جەریدە لە دوای دوو ڕۆژنامە لە دوای ئەوە دوو ڕۆژنامەی تر بڕیارەکە بڵاوە کاتەوە یعنی ئەمانە هەمووی قۆناغی هەمووی کاتی ئەوێت بە هەر هەموو ئەم قۆناغانە وەک نمونێ ئەم داوایی کە ئێستا ڕوویداوە ئەم تۆمەتبارێکی ئێستا دەستگیر کراوە دوای 4 ساڵ ئەم دۆسە یەکلایی کراوەتەوە یعنی من پرسیارەکەم ئەوەیە دادگاییکردنی
دۆسەیەکی دادگای کتن 4 ساڵی ناوێت. یعنی ئێمە زۆر جار هەیە داوای قەتڵە کە داوایکی زۆر قورسە لە ماوەی 6 مانگا یەکلایە بێتەوە، لە ماوەی 8 مانگا یەکلایە بێتەوە، ناچێتە ساڵێ. جاکاک حاکم من سەرەتای پرسیارەکانم کە بەو شێوەیە ئیجراعاتەکانمان باس کرد و قۆناغی لێکۆڵینەوە تا دەگاتە دادگایی و تاک و بڕیارەکەش دەردەچێ جا بە حزوری بێ یان بە غیابی، هەموو ئەم پێشەکەم بۆ ئەو بوو بینە ناو تەواوی شیکاری ئەو کەیسەوەی کە ئێستا بەڕاستی لە ئەعلامە زۆر لە ڕاگەیانەکانە زۆر باسەکرێ و هەر کەسە و بە شێوەیەک شیکردنەوە بۆ بابەتەکەکە. دۆسیەی شاسوار عەبدولواحید لە 2019ەوە ئەم دۆسیە هەیە، باس لەوە دەکرێت بۆ لە 2019ەوە تا ئێستا کە 2025 ئەم هەموو ساڵە بۆ ئێستا دەستگیر کرا، ئەی خۆ پێشتر شوێنومەکانی ئەزانرا بۆ بە غیابی حکومدرا، بۆ بڕیارەکە بە غیابی دەرچوو. وەڵامی ئێوە بۆ ئەم پرسیارانە چییە؟ بەڵێ لانەخان سەرەتا منکو ئاماژەم پێکرد یاسا کاتێککە زەماناتی داناو بۆ تۆمەتبار بۆ مافی تۆمەتبار و پاراستنی مافی تۆمەتبار لە دیفاعکردن لە خۆی ئەمە یەکەم دۆسێ نیە و ئەخی دۆسێ نیە کە بە غیابی دادگا بڕیاری لەسەردا. ئێمە ڕۆژانە لە دادگاکانە ڕۆژانە بڕیاری غیابیمان هەیە ڕۆژانە، یعنی مەرج نییە هەموو تۆمەتبارێک ئامادەیی دادگایی هەبێ. زۆر تۆمەتبار هەیە بەهۆی ئیهمالی، زۆر تۆمەتبار هەیە بەهۆی خۆشاردنەوە، زۆر تۆمەتبار هەیە. ئەم تۆمەتبارەی ئێستا کە جەنابەت باست کرد کە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێیە، ئەم تۆمەتبارە خۆی ڕادستی دادگا نەکردووە، خۆی هیچ کاتێک بەوە نەزانی و ملکەتی یاسا بێ. بەداخەوە ئەڵێم هیچ کەسێک ئەمڕۆ لە هیچ دەسەڵاتێک و لە هیچ پۆستێکە لە سەروی یاساوە نییە. باشە بەس کاک ئەوان ئیدعای ئەوە ئەکەن کە ئەم کەسە شوێن و مەکانی دیار بووە، یعنی ماڵی ئەزانرێ شوێنی ئەزانرێ. تەبلیغی بۆ چووە؟ ئەگەر تەبلیغی بۆ چووە خۆی نەهاتۆتە بەردەم مەحکەمە بەردەم دادگا، ئەو ئیجراعاتانی کە بەڕێستان باستان کرد پێدان بە 2 جەریدەی ڕسمی ڕۆژانە، ئەمانە هەموو ئەمانەم قۆناغانی بڕیوەتە هاتۆتە مەرحەلە ئەوەی کە ئیتر بە غیابی دادگایی بکرێ؟ بێگومان لا نەخان بەنسبەت ئەم تۆمەتبارە ئەو ڕێکارانەی کە لە دۆسێکا باس کراوە لە ئاگادارکردنەوە لە جەریدا هەمووی ئەنجام درراوە لە دەرحەق بەم تۆمەتبارە. یعنی هەر قسەیەک ئەوترێت خلافی ئێمە هەمومان نەزانین بەڵگە بێ بە نووسراو بێ مەلموس بێ. دۆسەکەی لە دادگایە هەموو کەسێک ئەتوانێت ئەو کەسەی کە قەعن لەوە ئەیات ئەو کەسەی کە ڕخنە لە بڕیارەکانی دادگا ئەگرێ بابێت سەیری ناو دۆسێکە بکە بزانە هەموو ڕێکارێکی یاسایی پێش ئەوەی دادگا بگاتە قەناعەتی کۆتایی بڕیار، هەموو ئەم ڕێکارانە ئەبێتەوە بێ اینجا دادگا بڕیارەیە. کەواتە من ئەڵێم 100% ئەو ڕێکارانێک کە لەناو ئەم دۆسەیەدا هەیە هەموو کەسێک ئەتوانێت ئەگەر تاعنی لێبە یاخود لایەنی تۆمەتبار بێت سەیری دۆسێکە بکە بۆی دەرەکەوێت کە هەموو ئەو ڕێکارانی کە باس کراوە ئەنجام دراوە لەسەری و هەر پروپاگەندەیە کە ئەکرێت پێچەوانەی ئەمە خلافی بەڵگە و مستەمسەکاتەکانی ناو دۆسێکەیە و بەڕاستی ئەمە شتێکی ناڕاستە. بەڵێ هەر ئەمە شوای کردووە کە وەک بەڕستان باستان کرد زیاتر لە 5 ساڵ بێ ئەم داوایە هەبێ لە کاتێکە داوای زۆر مەترسیدارتریش هەیە کە بە مودەی کەمتر یەکلایی دەکرێتەوە، ئامادە نەبوونی و ئیجراعاتەکانی تەبلیغکردنی و ئەمانە وای کردووە کە ئەم مودە زۆرە ئەم داوای یەکلایی نەبێتەوە. بێگومان لا نەخان بێگومان 100% ئەو پرسیاری جەنابەت وەڵامەکەی ئەوەیە ئەگەر ئەم تۆمەتبارە لە قۆناغی دادگاییکردن واتە لە ساڵی 2021 یعنی 4 ساڵ لەمە پێش ئەگەر بەهاتایەتە بەردەمی دادگا وەک هاوڵاتیەک وەک کەسێک کە ملکەتی یاسایە، بێگومان ئەو دۆسەیە ئەتوانم بڵم لە ماوەی 2 جەلسە بۆ 3 جەلسە کۆتایی پێهاو. واتە لە هەموو حاڵەتێکە ئەو دۆسێ دەبوو لە 2021 کۆتایی پێبێت و بڕیاری کۆتایی لەسەر دەرچێت. بەڵام کاتێک کە تۆمەتبار ئامادە نابێ دەستی محکەمەش ئەگیرێ، دەستی محکەمەش وا ئەکات کە دۆسێکە زیاتر بهێڵێتەوە بۆ لەبەرەوەی کۆمەڵێ سەر لە نوێ ئیجراعاتی تەبلیغکردن و ئیجراعاتی جەریدە و ئەو ئیجراعاتانێک کە پەیوەندی بە فەرمانی دەستگیرکردنەوە هەیە بۆ ئەم تۆمەتبارە ئەبێ بگیرێتە بەر پاش ئەوە اینجا دادگا ئەبێ بگاتە قۆناغی کۆتایی بڕیاردان کە ئەویش بڕیاردان بە حکم غیابیە. باشە دوای ئەوەی کە دادگا گەیشتە قەناعەت و بڕیارەکە ئیتر لە دادگاوە دەرچوو بە حکمی غیابی، دوای ئەوە ئەو کەسە ئەمر قەبز واتە دەستگیرکردنی بە زۆرم لی بۆ دەرەچێ؟ بەتەکید لەبەرەوەی ئەمە بڕیارە لا نەخان بوو بە بڕیار
لە ئەمر قەبز دەرچوو لە فەرمانی دەستگیرکردن دەرچوو ئەمە بوو بە بڕیار کەواتە ئەم کەسە بەپێی یاسا ئەبێ هێزەکانی پۆلیس وەک سوڵتەی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگا و دادوەر ئەبێ ئەوان مکەلەفن بەپێی یاسا بەگرتنی ئەم تۆمەتبارەوە هەموو تۆمەتبارێکی تر کە ئێمە باسی یاساکەین یاسا گشتگیرە وەکو باسم کرد لانەخان ئێمە باسی دۆسەیەکی گشتگیریەکەین کە بۆ هەموو تۆمەتبارێک ئەکرێ ئەم قسەیە بکرێ پۆلیس دوای ئەمە کە ئەم کەسە دەستگیرەکە یەکسەر ئیدا ئەکرێت بۆ بەندیرخانە ئەبێ ئەو ماوەی سزایی بەسەر بەرێت ئەگەر ئەم تۆمەتبارە هەستێت لە ماوەی یاساییە ئەتراز پێشکەشکا بۆ دادگا بە ئەترازەکەی سەیرەکە ئەچێتەوە بە ئەترازەکەیە دیسان لایەنەکانی دۆسێکە ئاگادارەکاتەوە ئەمە یەکێکە لە زماناتی تەقازی لە قانونی عێراقیە کە باس کراوە دیسان دادگا هەڵەسێت بە ئاگادارکردنەوەی سکاڵاکار و شایەتەکانی سکاڵاکار و تۆمەتبار و شادەکانی تۆمەتبار بۆ ئامادەبوون لە دادگایی لە قۆناغێکی نوێ دوای ئەوەی کە تۆمەتبار دەستگیر دەکرێ و دێتە بەردەم دادگا بۆ ئەوەی قسەکانی خۆی بدرێ. کاک حاکم شاسوار عەبدولواحید لە ئێستاە ئەو مافەی هەیە کە ئەعتراز بگرێت لە ئەو قەراری کە دادوەرداوێتی چونکە ئەمڕۆ زۆر گوێمان لێ دەبوو دەیانوت شاسوار عەبدولواحید دێتە دادگا بۆ دادگاییکردن ئەمانەوێت ئەوە بۆ خەڵک ڕوون بێتەوە کە ئەم دادگایە محکەمە گەشتۆتە قەناعەت و حکمی تێدا دەرچووە ئەم دادگایی کە ئەکرێتەوە واتە ئەمە مەرحەلەی ئیعترازە و جارێکی تر دادگا لایەنەکان دەبینێتەوە چونکە ئەمڕۆ زۆر ئەو مستەڵەحە با بڵێن بەکارەهێنرا بڵێ بەڵێ لانەخان بزە بدوایە وەکو باسم کرد ئەم قۆناغی کە ئێستا لە دوای ئەمەی کە ئەم تۆمەتبارە دەستگیر کرا قۆناغێکی نوێ دەستپێەکە ئەو قۆناغە نوێ ئەوەیە بریتە لەوەی کە دادگای کەتن دوای ئەوەی کە ئەم تۆمەتبارە خۆی دەستگیر کرا دەبێت دیسان قۆناغی دادگاییکردنەکە دەست پێ بکاتەوە لە هەمان دۆسێ واتە دادگا هەت دەستێت بە دیاریکردنی ڕۆژێک ڕۆژی 28 دیاری کراوە بۆ دادگاییکردنی ئەم تۆمەتبارە بە دوای ئەوەی ئاگاداری سکاڵاکار ئەکرێ و ئاگاداری شایەتەکانی سکاڵاکارەکرێ و هەروەها تۆمەتبار خۆی ئامادە ئەکرێ یعنی لەلایەن پۆلیسەوە ئامادە ئەکرێ ڕۆژی دادگاییکردن و هەروەها هەموو ئەو شایەتانی کە کاتی خۆی ئەگەر لە ئەوراقەکەدا شایدیان بۆ تۆمەتباریاوە ئەوانیش ئاگادارەکرێنەوە ئەو کاتە دادگاییکردنێکی ڕوبەڕوو دەست پێ ئەکاتەوە بڕیاری دادگا سەل لە نوێ بە بڕیارێکی تازە دەست پێەکە ئایا ئەو بڕیارە وەک خۆی ئەمێنێتەوە ئایا زیاد ئەکا ئایا کەم وەکو خۆی ئەمێنێتەوە زیاد ئەکا کەم ئەکات ئەوە ئەکێتەوە سەر دەسەڵاتی دادوەری دادگای تایبەتمەند باشە هەر تۆمەتبارێک ئەم تۆمەتبارێک کە باسیەکەین یا هەر تۆمەتبارێک ترکە لە شێوەیەکی وها دەستگیر دەکرێت لەسەر بابەتێکە حکمی غیابی هەبووە هەر سکاڵایەکی تر لەسەری هەبێ بە نمونە ئەم تۆمەتبارە ڕەنگە چەندەها سکاڵای تری لەسەر بێ و ئێستا خەڵک کاتێک دەزانن کە دەستگیر کراوە هەمویان ڕووکەنە دادگا بۆ ئەوەی کە سکاڵاکانی خۆیان تۆمار بکەن خەڵک مافی ئەوەی هەیە لەم کاتەدا جیاواز لەوەی کە تۆمەتبار ئێستا ئەو مادەی کە پێی دەستگیر کراوە هەموو سکاڵاکانی تر لەسەر ئەم تۆمەتبارە کۆ بکرێتەوە بێگومان لانەخان ئەم تۆمەتبارە ئێمە وەکو دادگای سلێمانی ئەوەی کە زانیاریمان هەیە کۆمەڵێ فەرمانی دەستگیرکردنی هەیە لە بنکەکانی پۆلیسی شاری سلێمانی و زانیاریمان هەیە کە لە چەند شارێکی تری غەیری سلێمانی فەرمانی دەستگیرکردنی هەیە لە دۆسی تر لەبەرەوە ئەو دۆسیانە هەمووی یەکلایی ئەکرێنەوە ئەبێ ئەم تۆمەتبارە هەموو ئەو دۆسیانێک کە هەیەی و هەموو ئەو فەرمانی دەستگیرکردانە کە هەیەی ئەبێ ئەم تۆمەتبارە بخرێتە بەردەمی دادوەری تایبەتمەند و وتەی لێوەربگیرێ و وەڵامەکەی لێوەرگیرێ طبعا دوای ئەوەی کە هەموو ڕێکارەکانی دیفاعکردن ئەم تۆمەتبارە بۆی هەیە پارێزەر بگرێت بۆ هەیە پارێزەر لەگەڵ خۆی بەرێ لە کاتی وتەدانە پاش ئەوەی کە ئەو ئیجرعاتانەی هەمووی سەبارەت بە و فەرمانی دەستگیرکردنەی تر یەکلایی ئەبێتەوە ئەو کات ئەم تۆمەتبارە ئازاد دەکرێت کەواتە بە واتایەکی تر ئەم تۆمەتبارە دوای ئەوەی کە ئەم دۆسەی لەسەری ژیراوە ئازاد ناکرێ هەتاکو ئەو دۆسیانە یەکلایی نەکرێتەوە و هەموو ئەو ئەمر قەبزانەی هەموو ئەو فەرمانی دەستگیرکردانی کە دەرحەق بەم تۆمەتبارە دەرچووە ئەبێ بچێتە بەردەم دادگا لەبەر ئەوەی فەرمانی دەستگیرکردن واجب الاتباع لەلایەن سوڵتەی جێبەجێکردن ئەبێ هەموو ئەو فەرمانانە یەک بە یەک دۆسێ بە دۆسێ جێبەجێ بکرێ و هەموو ئەو کەسانێک کە خۆیان بە خاوەن مافەزانن ئەتوانن مراجعەی دادگاکان بکەن بۆ ئەوەی بە داداچوونکەن بۆ کێشەکانیان و بۆ کەیسەکانیان کە سکاڵیان لەسەر کردووە. باش کاک حاکم زۆر بەڕوونی باسمان لە دەستگیرکردنی ئەو تۆمەتبارە کرد شاسوار عەبدولواحید بەڵام ئەوەی کە باز دەکرێت دەبینین کەسانی یاساییش لەسەر ئەو بابەتەکە قسە دەکەن دەڵێن دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید
نایاساییە وەڵامی بەڕێستان بۆ ئەمە چیە؟ بەڵێ وڵی ئێمە من وەکو تەبێژی دادگا وەڵامێکی ڕوون و ئاشکرام هەیە لەوە دەست پێەکەم ئێمە ئەڵێن دادگا و دادوەر زۆر سربەست و زۆر ئازادانە بڕیاری خۆی ئەیە من خۆم کە یەکێکم لەو دادوەرانەی کە لە سلێمانی هەم دادوەری لێکۆڵینەوە بووم و هەم ئێسش دادوەری دادگای تاوانەکانم بە هیچ شێوەیەک هیچ فشارێک هیچ دەدەخولێک هیچ تەسیرێک یان کاریگەریەک لەلایەن نە حزب نە سیاست لەم دۆسیانە بەدی ناکرێ ئەوەی کە ئەمڕۆ هەیە لەم دۆسەیە بە تایبەتی دۆسەیەکی صرف یاساییە صرف قانونیە بڕیارێک لەلایەن دادگا دەرچووە دەرحەق بە تۆمەتبارێک کە ئەسڵەن ئەم تۆمەتبارە هیچ کاتێک ئامادەی نەبووە ملکەش بە بۆ یاسا و هەموو کاتێک خۆی بە سەر و یاساسانیوە و من لێرەوە ئەیڵێم هەموو کاتێک یاسا لە سەروی ئەو کەسانەوەیە کە خۆیان بە سەر و یاسازانن و هەموو کاتێک یاسا سەروەرە و ئەو دەسەڵاتی دادوەریەی لەخوا بە زیابێت کە ئەمڕۆ هەیە تا ڕادەیەکی زۆر باش ئێمە وەک دادگای سلێمانی بە تایبەتی ئەتوانین بڵین سەروەری یاسا لە ئاسێکی زۆر باشایە و هیچ کاتێک ئەو پروپاگەندانەی کە ئەوترێت و باس ئەکرێت لە کەناڵەکانی ڕاگەاندن هیچ کاتێک تەسیر لە دادگا ناکە و تەسیر لە دادوەر ناکە و تەنانەت ئەو ڕێوشوێنانەی کە لە یاساکە دیاری کراوە هیچ کاتێک تەسیر لەو ڕێکارانەش ناکە لەبەرەوە ئێمە لێرەوە دڵنیایی هاوڵاتیانین بەگشتی کە هەموو کات یاسا سەروەرە هەموو کات یاسا جێبەجێکرێ بە لەسەر هەموو ئەو کەسانی کە خۆیان بە سەر و یاسا ئەزانن ئەمە وەڵامێکیش بێ بۆ ئەو کەسانی کە هەمیشە دەڵێن یاسا تەنها بۆ کەسانی فەقیر و هەژارە ئەوانەی کە دەوڵەمەندن یان کەسێکی سەرمایەدار و سیاسەتمەداریان لە پشتە یاسا بۆ ئەوانە نییە و ئەوانە دەستگیر ناکرێن کەواتە دەتوانین دڵنیایی بینە خەڵک کە بەڵێ لە هەرێمی کوردستان یاسا سەروەرە ئەتوانین بە تەکید لانەخان ئەو ڕاستیە بسەلمێنین و ئەو ڕاستیە دووپاتکەینەوە کە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر باشایە و ئەو پروپاگەندانەی کە ئەکرێت بە تەکید ئێمە ئەزانین کە ئەو پروپاگەندانە لایەن ئەو کەسانەوە ئەکرێت کە زەرمەندن لە جێبەجێکردنی یاسا لە وڵاتە و ئەوەشی کە ئەمڕۆ ئەبینین ئەو کەسانەی کە طعن لە دەسەڵاتی دادوەریەن و طعن لە سەروەری یاسا ئەگرن ئەو کەسانەیە کە خۆیان پێشی یاسا ئەکەن پێش هەموو کەسێک باشە کاک حاکم تۆ زێبا باس لە سربەخۆیی دادگاکان بکەین چ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی چ دادگاکانی شاری سلێمانیش تا چەند دادگاکان توانیویانە سربەخۆی خۆیان بپارێزن ینی لە هەر بابەتێک کە باس ئەکرێ دەستی حیزب بهێنرێتە ناو بابەتەکەوە و هەمیشەش کە باس لە دادگا و باسی یاسا و سەروەری یاسا و سربەخۆی دادگا دەکرێ بێگومان لایەنێک یان بەشێک کە بڕیارەکان لە بەرژەوەندی و لە ساڵحیان نییە دەڵێن نەخێن لە دادگاکان بەرژەوەندی حیزبی هەیە دەستێوەردانی حیزبی هەیە و بەشێک مع احترامات لەگە ڕێز بۆ دادوەرە بە ڕێزەکان ئەمە قسەی خەڵک کە ئەیکەین ئەمانە بەپارە دەکردرێن یاخود حیزبێک پشتیوانیانەکە هەر بەڕاستی لە ناو دادگاکان ئەم شتانە ناگوزەرێ؟ وڵی لانەخان من ئەتوانم بڵێم زۆر بەڕاشکاوی ئەوەی کە پەیوەندی بە دادگای خۆمانەوە هەیە و دادگای هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم هەموو ئەو کەسانەی کە دادوەرن و هەموو ئەو کەسانەی کە تەمسیلی مافی گشتی ئەکەن بە ئامادەبوون وەک دادوەر لە دادگایکردنی خەڵکدا ئەتوانم بڵێم دادگایەکی سربەخۆ و دادگایەکە کە ڕەچاوی هەموو ئەو حاڵەتانە ئەکات کە ئەمڕۆ خەڵک ڕوو ئەکاتە دادگا بە دڵێکەوە بە دڵێکی خۆشەوە بۆ ئەوەی مافی خۆی وەربگرێت ئەو کەسانی ئێستا دیسان دووبارەیەکەمەوە لانەخان ئەو کەسانی کە طعن لە دەسەڵاتی دادوەریێن و لە ناسەروەربوونی یاسا دڵنیا بە ئەو کەسانن کە مستەفیدن لەوەی کە یاسا سەروەر نەبێ ئەو کەسانن کە خۆیان پێش هەموو کەسێک یاسا پێشێلەکەن و خۆیان پێش هەموو کەسێک وا خۆیان پیشانێن حساب بۆ یاسا ناکەن و کاتێک کە دێتە سەر جێبەجێکردنی یاسا ئەکەونە تانەوتەشەر لە یاسا و لە بڕیارەکانی دادگا و لە دەسەڵاتی دادوەری و من لێرەوە دیسان دووبارەیەکەمەوە کە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر باش سەروەرە و هەموو کاتێک دادوەر بە ئازادانە و بە سربەستانە بڕیاری خۆیەیە تاکو ئێستا ئێمە نەمان بیست لە هیچ شوێنێک دادوەرێک سکاڵا بکە لەوەی کە
تدخل کراوە لە ئیشەکەی یاخود زۆری لە کراوە بۆ ئیشێک جەنابتان نەزان لانەخان هەموو دادوەرێک ئینسانە هەموو ئینسانە کاتێک کە فشاری بۆ دێت ممکنە ینی ناتوانێت کۆنتترۆڵی خۆی بکە تا ئێستا ئێمە نەمان بیست لە کوردستانە دادوەرێک ینی هاواری لێ هەستێت بڵێ تەداخل هەیە لە ئیش و کارەکانم دەستوەردان هەیە لە ئیش و کارەکانم بەڕاستی ئێمە من وەکو دادوەرێک وەکو تەبێژی دادگای سلێمانی لە ماوەی ئەم چەند ساڵەیە کە نزیکەی 13 ساڵە من دادوەرم هیچ کاتێک دەسەڵاتی حزبی دەسەڵاتی سیاسی لەم هەرێمی کوردستانەیە نەبووە ڕۆژێک لە ڕۆژان کاریگەری یاخود تەدەخلی بکات لە ئیش و کارەکانی ئێمە وەکو دادوەر ڕۆژانە کە ئێمە بەرکەوتەمان هەیە لەگەڵ دۆسیەکانە ڕۆژانە ئێمە دۆسی زۆر هەستیار دێتە بەردەممان و یەکلایی یەکەینەوە بە شێوەیەکی زۆر یاسایی باشە بێ ئەوەی گوێ بدەینە هیچ فشارێک باشە کاکە حاکم دەنگی ناڕازی ینی زۆر جار دەبینیت نمونەی ئەم کەیسێک کە ئێستا هەیە و هەمیشە ینی زۆر جار کە بڕیارێک دەردەچێت دەبینی دەنگی ناڕازی لەسەر ئەو بڕیارە ڕەنگە دروست ببێ و هاژوهژێ ئەلام و هێنانە سەرخەتی هەندێک کەس و لایەن و هەندێک ڕێکخراوی مەدەنی و ئەمانە ئەم دەنگە ناڕازیانە کاریگەری ئەبێت لەسەر دادگا و دادوەرە بەڕێزەکان و ئەو بڕیاری کە دەرچۆ لە دادگاوە بە هیچ شێوەیەک لانەخان نا ڕێکخراوی مەدەنی نا قونسڵگەری وڵاتان نا هیچ ڕێکخراوێکی مەدەنی غەیرە حکومی و حکومی ناتوانێت بە هیچ شێوەیەک دەستوەردان بکە یاخود کاریگەری هەبێت لەسەر بڕیاردانی دادگا هەموو کاتێک ئەمە وتومانە بڕیاردان لەلایەن دادوەر و لەلایەن دادگا لە دەوسیەکانە بڕیارێکی سربەستانەیە ئازادانەیە هەموو کاتێک دادگا حسابی ئەوە ئەکات کە هەموو دۆسەیەک دوو لایەنی هەیە لایەنێکی سکاڵەکان لایەنێکی تۆمەتبار هەموو لایەنێک مافی پارێزراوە لە بەردەم یاسا و ئەو ڕێکارانەی کە ئەکرێت لە هەموو دۆسەیەکە بێگومان جیاوازی نیە لە بینی هەر کەسێک بەهۆی دەوڵەمەنی بەهۆی فەقیری بەهۆی دەسەڵاتی بەهۆی بێدەسەڵاتی من دڵنیاتەکەمەوە لێرە لانەخان دڵنیایی هەموو هاوڵاتیانەکەمەوە کە دەسەڵاتی دادوەری لە ئاستێکایە ئەتوانین بڵێن زۆر زۆر باشە زۆر زۆر سربەخۆیە زۆر سربەست و ئازادە لە بڕیاردان و ئەو دەنگۆیانەی کە لێرە و لەوێ ئێمە گوێمان لێتی بەڕاستی ئەوانە نامانوەستێنێ و تەسیر لە دەسەڵاتی دادوەری و لە عەدالەتی دادگاکان ناکە ڕاستە ئەوان وەکو فشارێک بەکارێنن لەسەر دادگا بۆ ئەوەی دادگا پاشگەز بێتەوە لە هەڵوێستەکانی و لە بڕیارەکانی لەو دۆسیانەی کە بەتایبەت فشاری لەسەرکرێ بەڵام ئێمە لێرە و دڵنیای هاوڵاتیەکەکەین هەتا مافی هاوڵاتیەکی ئاسایی لەسەر ئەو تۆمەتبارە بمێنێت ئێمە بە هەموو شێوەیەک پشگیری لە هەموو مافێکی سکاڵاکارەکەین لە سنووری یاسا کە لەلایەن کەسێکەوە غەدری لێکرابێ یاخود تاوانی بەرامبەر کرابێ بێگومان ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ هەموو هاوڵاتیان بۆ ئەوی کە خەڵک دڵنیا بێتەوە لەوەی کە هەر کاتێک مافی لەلایەن کەسێکەوە کە زەوت دەکرێت لە ڕێگەی دادگا و سربەخۆی دادگاکان و دادوەرە بەڕێزەکانەوە هەمیشە ماف بۆ خاوەن ماف دەگەڕێنرێتەوە کاک حاکم ئێمە سوپاسی بەڕێستانەکەین کەم ئێوارەیە لەگەڵمان ئامادەیتان هەبووە گەر شتێکتان ما بێ سوپاس دەکەین ئەزانین کە زۆر ماندوون و بەردەوام لێدوانتان هەبووە سوپاس بۆ ئەو کاتەش کە بە ئێمەدا ئەگەر شتێکت ما بێ سوپاس دەکەین دەستان خۆش بێ لانەخان بۆ ئامادەکردنی ئەم بەرنمەیە وەڵا لە کۆتاییە من تەنانەت ئەوە ئەڵێم کە هەموو کاتێک ئەو کەسەی کە ڕێخنە لە بڕیاری دادگا ئەگرێت دەرگای دادگا واڵایە بۆ ڕەخنەگرتن و بۆ تەمیزکردن نەک تۆ بیت ڕەخنە بخەیتە پاڵ دادگا و تەعەن بخەیتە پاڵ دادگا کە دادگا سربەخۆ نیە یاخود دادگا چۆتە ژێر کاریگەری حزب کە ئەمە بەڕاستی شتێکی باش نییە ئەو کەسەی کە ڕەخنە لە بڕیاری دادگا هەیە دادگا ڕێکاری یاسایی داناوە بۆ ئەوەی کە ڕێگەی تانەکانی یاسایی بەکاربێنێ وەک اعتراضکردن و تەمیزکردن و هەموو کەسێک ئەو ڕاستی ئەزانێ ئەو دادگایی کە بڕیاری خۆیە بڕیارەکەی باد نییە واتە دادگایەکی تر هەیە کە پێداچوونەوە بکە بۆ ئەو بڕیارەی کە لەلایەن دادگای تابەتمەندەوە دەرەچێت دادوەر سەلاح حەسەن جێگری سەرۆکی دادگای سلێمانی سوپاس کە ئەم ئێوارەیە لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵ ئێمە ئامادەیت هەبوو هەمیشە ئامانج لە دەستگای میدیای کورساد و بەرنامانی کە ئامادەی دەکەین هۆشیاری تاو بە بینەرەکانمان بین بە تایبەت لەو ڕۆیاسایانەوە کە بابەتێک یان کەسێکی وەها دێتە پێشەوە با هەر کەس لە شوێنی خۆیەوە لە پشتی مۆبایلەکەیەوە بە کۆمنتێک شیکارێکی نادروست بۆ بابەتەکان نەکا بە دەنگی ناڕازی و بە هاژوهوژ و بە هاتوو هاوار ئەم بابەتانە چارەسەر ناکرێت بە هەمیشە شیکارێکی یاسایی هۆشیارێکی یاسایی لە شاشەکانەوە بە هاوڵاتیان بدەین بۆ ئەوەی هەمیشە هاوکار بین و یارمەتی دەربین بۆ گەڕانەوەی ماف بۆ خاوەن ماف سوپاس کە بینەرمان بوون کاتێکی خۆش.